بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغداد لەبارەی داهاتەکانی ناوخۆی هەرێمی کوردستان هەروە پرۆژە یاسایی نەوت و غاز دەستی پێکردووە لە ئێستادا بۆ یەکلاکردنەوەی ئەو داهاتانی کە داهاتی اتحادین لیژنەیەک پێکاتووە لە نێوان هەرێم و بەغداد بۆی کێشەی داهاتی ناوخۆ لە نێوان هەرێم و بەغداد یەکلا بکاتەوە کات لە ئێستادا وابڕیارە چەند لیژنەیەکیش پێک بهێنرێن بۆ نووسینەوەی پرۆژە یاسایی نەوت و غاز کە لە کارنامەی سوودانی داهات بوو کە دەبوایە لە ماوەی 6 مانگدا پەسەند کراوێت بەڵام پەسەندەکەی دواکەوتووە لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر کێشەی داهاتە ناوخۆیەکان لە نێوان هەرێم و بەغداد هەروە پرسی موچەروە پرۆژە یاسایی نەوت و غاز و چەند پرسێکی تایبەت بە پەیوەندیەکانی هەرێم و بەغداد دەکەین لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووتری وەزارەتی دارایی عێراق کە لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت کاکتۆر سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر سەرەتا لە بەر لەوەی پرۆژە یاسایی نەوت و غاز سەیرە سەر بکەین لە ئەو کێشەیە دەست پێ بکەین کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە لەسەر داهاتە ناوخۆیەکانی هەرێم ئەوەی کە لە داهاتە ناوخۆیەکانی هەرێم چی پشکی هەرێمە چی پشکی بەغدادا ئەم پرسە چۆن یەکلا دەکرێتەوە ئایا کار بە یاسای ئیدارەی مالی دەکرێت؟ سوپاس کاک حەکیم شەو باش شەوی بینەرانی خۆشەویست باش شەوی خەڵکی کوردستان باش سوپاس دەکەین کاکتۆر بە حەقەت مەسەلەی داهاتە ناوخۆیەکانەوە یەکێک بوو لەو لوقمانەی کە لە ناو یاسای بودجە کاتی خۆی دانرا بوو و باسمان کرد کە چەندین لوغم لە ناو یاسای بودجە هەیە ئەوە یەکێک لەوانە بوو. مەسەلەی داهاتی ناوخۆ طبعاً مەسەلەیە کە عێراق دەتوانیت ئەگەر نیەت پاچی بەرامبەر بە هەرێمی کوردستان پیشان بدات زۆر بە ئاسانی دەکرێت چارەسەر بکرێت بەڵام ئەگەر نیەت پاچی نەبیت ئەوە زۆر بە زەحمەت چارەسەر دەکرێت و ممکنە ئێمە ساڵیش تەواو بکەین ئەو کێشەیە چارەسەر نەبیت. مەسەلەی ئاساسی کە مشکلە لە بینی هەردوو لا هەیە مشکلە لەوەیە کە هەرێمی کوردستان بە ژێرەی ئەو برادرانەی کە لە هەرێمیش دەکەن کە بەداخەوە ئەمە دائیمان کێشەیەکمان هەیە دەمەوێت دیسان باسی بکەمەوە هەرچی قانونیە خڕمان کردیتەوە ممکنە سیویەک ئەندام پەرلەمانمان لە بەغدا هەبینیوەی زیاتریان قانونی بن بەڵام تەنانەت یەک دانە مالیش یعنی مالی حەقیقی ها نە لە ناو ئەندام پەرلەمانەکانمان هەیە نە لە ئەنجومەنی وەزیرانی خۆمان یەک نەفەر نییە کە مالیبی کاتێک کە مشکلەی گەورەی ئێمەش مالیەیە دەزانی لەگەڵ بەغدا ئێمە زۆر بە هەڵە چوینە لە ئەوەلەوە هەر لە زمانی ئینتیفازەوە اختصاصات لە هەرێمی کوردستان ڕەچاو ناکرێت لۆیەش تێدەکەوین دائیمەن لە مفاوەزات تەماشای هەرچی مفاوەزاتی کردیمانە ئێمە تێکەوتینە لە ئەوەلەوە هەتا ئێستا بەڵام بەداخەوە دەرسمان لێ وەرنەگرتیە کە لەو هەموو مفاوەزاتانە لۆ فەشەلمانینە لۆ یعنی ئەمە هەندێک جار کاکە حەکیم دەڵێن بەغدا پاشگەز بوویتەوە لە ئیتیفاق نەخێر شتیوان نییە بەغدا ئیتیفاقی لەگە تو کردیە بەڵام ئەتو نازانی چەند گۆڵت لێکرایە لە ئیتیفاقەکە خۆی مشکلەکە لێرەیە ئەجا ئەوانەمان پێشتریش زۆر باس کردیە ئێستا ئەو مشکلەی کە با بگەڕێنەوە سەر ئەسڵی مۆزوع ئەو کێشەی کە ئێمە هەمانە بە حەقات مەسەلەی داهاتی سیادی سیرکەدا تا 2013 هەرچی داهات هەبوو داهاتی سیادی بووە لە عێراق لە هەموو عێراق ئێمە لە ساڵی 2015 کە ئەو کات ئێمە لە بەغدا بووین کاتێک کە تووشی گرفتی با بڵێن دارایی بووین و شەڕی داعشیش هەبوو لۆی ئیراداتمان زیاد بکەین وامان کرد کە هەندێک لە داهات هەموو داهاتنا هەندێ محافظات هەندێ شت هەندێ ڕسومات با بڵێن زیاد بکەن خۆیان ئیسیفادەی لێ بکەن لە ئەو ڕسوماتە لە ئەو محافظاتانە بی چکە ئێمە پارەمان نەبوو بیان دەینێ ئەو کات تەنها ئەو ڕسوماتانە غەیری سیادین دەنا ئەوانی تر لە ئەسڵەوە هەر هەمووی سیادیە بەداخەوە برادرانی ئێمە مەفروض بوو لە ئەنجومەنی وەزیران تەقریر بدەن ئەو مستشارانەی کە هەمانە بڵێن بابە بە حەقیقەت ئەوانە سیادینەوە ئەوانە سیادی نین بەڵام بە تەسەووری من لەبەر مەساڵحی شەخصی کەس خۆی لە حەقیقەت نادا چونکە حەقیقەت مشکلەیەکی گەورەیەوە تو کاتێک کە حەقەت دەڵێ ممکنە لات بدەن لەسەر پۆستەکەی خۆت لۆیە خەڵک حەقەتەکان ناڵێت مەسەلەی داهاتی سیادی بە جوێرەی قانونی ئیدارەی مالی دیاری نەکراوە کاکە حەکیم کە کام داهات سیادیە یان کام داهات سیادی نییە بەڵام
لە ئەسڵەوە ئەگەر بگەڕێەوە سەردەستور و جوان بیخوێنیەوە ئەو کاتە خۆت تێدەگەی تەوان دەبێت خۆت تێبگەی ها چونکە تەحدید نەکرایە بەڵام دەبێت خۆت تێبگەی کە چ داهاتێک سیادیە و چ داهاتێک سیادی نییە. ئەنجا ئەوە کێشە بووە لە بینی هەردوولا بەنسبەت هەرێمی کوردستان دیارەوە بیر دەکەنەوە برادەران لێرە کە تەنها گومرگەکان سیادین وایش بە جۆرەی قانونی ئیدارەی مالی 50% گومرگەکان لۆ ئەو محافظەیە کە ئەو خاڵە سنووریەی تێدایە و 50%شی دەبێتە داهات لۆ حکوومەتی فێدەرال. بەڵام بە جۆرەی لێکدانەوەی عێراق هەموو داهاتەکان سیادین ئەدا هەندێ ڕسوماتی بەسیط نەبی کە کاتی خۆی لە 2015 هەروەکو کە باسم کرد. واتە ئەوان بەنسبەتەوان گومرگەکان سیادین ئەوە مناقەشەی تێدا نییە. زەریبە بە هەموو جۆرەکانیەوە سیادیە هیچ مەجای مناقەشەی تێدانە لەگەڵەوان. مەجموعەیەکی زۆر لە ڕسوماتی گەورە سیادین. ئەنجا ئەوان داوای هەموو ئەو شتانە دەکەن. ئەوە جانبەک. جانبی دووەم تەنها خاڵە گومرگەکان بە جۆرەی قانونی ئیدارەی مالی 50% لۆ ئەو پارێزگایەیە کە ئەو خاڵە سنووریەی لێیە بەڵام زەریبە 100% هەمووی داهاتی سیادیەوە دەوێت بگەڕێتەوە حکوومەتی فێدەرال ئەوان وا ئەوەی دەکەن وەرسوماتی 100% دەبێ بگەڕێتەوە نەک 50% چاوت لێوی ئەوە خۆی طبعاً کێشەیەکە کێشەیەکی ئاسان نییە کێشەیەکی گەورەیە لە بینی هەردوولا ئەوە خاڵک. خاڵی دووەم کاتێک کە بەغدا هەروەکو گوتم نیازپاکی پیشان نادات بەغدا دەڵێ دەبێ هەموو داهاتەکە بێتەوە بەغدا واتە 100% گومرگەکانیش دوایی ئێمە 50% لۆتان دەنێرینەوە ینی جارێکی تر تەخسیسی دەکەینەوە لۆ هەرێمی کوردستان سیر کە ئەوە نیاز خراپیە نیاز پاکی نییە لۆ چونکە ئەو دەتوانی بە گوێرەی با بڵێ نیزامی محاسبی کە ئێستا لە عێراق پەیڕەو دەکرێت دەتوانی 50%کە ڕایسان ببیتە هی هەرێمی کوردستان هەلێرەوە لەوێ دەتوانی قەیدێکی محاسبی پێ بکات بیکاتە ئیرادات لە لای خۆی لە هەمان کات دواتر بیکاتە مەسروفات بەبێ ئەوەی هیچ کێشەیەک دروست ببی. یعنی چ پێویست دەکا ئەگەر شەڕ فرۆشتن نەبی چ پێویست دەکات و پارەکە لێرە ببێەوە بەغدا و جارێکتر 50% بگەڕینەوە. ئەمن لە زۆر تەلەڤیزیۆن باسم کردیە لە ساڵانی پێشووتر کە ئێمە لە بەغدا بووین کاتێک کە ئیراداتی هەرێمی کوردستان دەخەمڵێنرا دەمانگۆ کاکە ئەو ئیراداتی کە خەمڵێنرایە لۆ خۆتان ئێمە لە حسەی هەرێمی کوردستانمان دەبڕی لە ئاخر حسا مقاسەمان دەکرد چونکەەوە مقاسەیە پێویست بەوە ناکاوەڕوات. ئەنجا ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە کاکە حەکیم چارەسەرکردنی بە خەڵکی عاقڵ دەکرێت بە خەڵکی زانا دەکرێت بە خەڵکێک کە پسپۆر بی هەمووان بزانی و بزانی چۆن گفتوگۆ دەکات و چۆن کاکتۆر ئێستا ئێمە ئەو کێشەیە بەداخەوە هەیە بەو برادرانی ئێستا چارەسەر نەکرایە بەڵێ ئەو خەڵکە زانا و پسپۆرە ئێستا لەو توێژانەدان کە لیژنەیەک پێکێنراوە ئەو داهاتی چی پشکی هەرێمە نەخێر بەداخەوە ینی ئەمە لیژنەکەم دیت هەر یەک شخصی مالی تێدانە ینی زۆر غەریبە بەلای من بەڕاستی جێگای پرسیارە ینی چۆن ئێمە خەڵکی مالیمان زۆرە لە پارتی لە یەکێتی لە زانکۆ لە وەزارتی دارایی هەرێمی کوردستان وەڵی خەڵکی دارایی ئەوەندە باشمان هەیە کە دەرەجەی گەورەشان هەیە لە حزب دەکرێت ئەو خەڵکانە بکرێنە ئەو لیژنانانە. یعنی من تعجب دەکەم لۆ ئیلا سەلب بوونە بە مەجموعەیەک خەڵکی قانونی و تەواو ینی چۆن ینی نازانم ینی چۆن ئەتوو نەخۆشێک دەبێت بەردەستی مهندسێک چۆن دەکرێت شتیوە ئەوە عەلا کولی حال. ئەوە کێشەیەکە کاکە حەکیم کە چارەسەرکردنی تۆزێک زەحمەتە بە وەزعی کە ئێستا هەیە. دوو بە حقات ئێمە با بینە سەر ئەسڵی بودجە یعنی چونکە مشکلەی خەڵک موچەیەوە خەڵک بە حقات حەقی خۆیەتی داوای موچەی خۆی بکات خەڵک حەقی خۆیانە کە داوا لە سەرکردەکانیان بکەن با بە ئەوە موچە شتێکی حیاتیە ینی بژێوی ژیانی منە ئەمن کارمەندم ئەمن موچەکی خۆم لە تو دەوێت من کارمەندی حکوومەتی هەرێمی کوردستانم موچەی خۆم لە تو دەوێت ئەتوو فەرمو لە خۆت لەگە بەغدا و ئیتیفاق دەکەی ئەوە مەوزوعێکی ترە ڕەبتی بەمنەوە نییە وەکو کارمەند. ئەنجا سیر کە لێرەشەوە بەداخەوە ئەمە کاتی خۆی لە بودجە بە فکرت دێ کاکە حەکیم زۆر باسمان لەو مەوزوعانە کرد و برادەرانی ئێمە لە بەغدا موژدەیان دەدا خەڵکی کوردستان کە بودجەمان تێپەڕاند
قڕیان بەسەری خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان کرد ئەنجا مژدەیان دەدا وڵاتەمان پەڕاند کاکە گیان دەها ئەلغام لەناو ئەو بودجێ هێوە ئێستا یەک لەغمیان تەقاندیتەوە نازانین چی بکەین ئەنجا دیسان باس لە نیاز پاچی دەکەم کاکە حەکیم بەڵێ بەداخەوە دیسان دەڵێمەوە ئەو برادرانەی ئێمە نەکە وەفدی مفاوزی کە لێرە دەڕوا ئێمە ئەسەن خەڵکمان هەیە لە بەغدا کە ئەوان مفاوزی گەورە مفاوزینن زۆر گۆڵ لەوان کرایە لە کاتی پێکینانی حکوومەت و ئەوەشم باس کرد لە گەجەناب و لە هەموو تەلەڤیزیۆنەکان ئەبەدەن ئێمە بڵێن وڵا حکوومەت لە وعدەکانی خۆی پشەمان بیتەوەوانیە کاکە کاتی خۆی لە ئیتیفاقەکە گۆڵی لە تو کردی ئەو زانیتی چ دەکاتە تو نەتزانێت چ دەکەی تەوا ئەوە مشکلە گەورەکەیە ئەنجا سیرکە عادەتەن بودجە کاتێک کە پەسەند دەکرێت و نەشر دەکرێت لە وەقایع عێراقی تەواو دەوێت بکەویتە واری جێبەجێکردن مەسەلەی سیرکە ئێستا چە لە بوونە وەڵا هێشتا ڕێنمایی جێبەجێکردنی بودجە ینی تعلیماتی تەنفیزی موازنەمان هەتا ئێستا دەرنەکردیە باشە خۆ تعلیماتی تەنفیزی موازنە ئەو هەندە زەحمەت نییە بەڕێز وەکیلی وەزارەتی دارایی کە ئێستا لە بەغدایە کاک مەسعود حەیدارە ئەو سەرۆکی لیژنەکە بووە و تعلیماتی دەرکردیە کاتێک کە تعلیمات تەواو دەبی هەمان ڕۆژ تعمیمی دەکەن بەڵام حکوومەتی عێراق بەداخەوە لە مەجلیسی وزەرا لێ نەگەڕاینە ئەو تعلیماتە با بڵێن تعمیم بکرێ لەوەی بڵێن وەڵا هێشتا بودجە نەکەوتیتە واری جێبەجێکردن سیر کە تەماشای نیاز خراپی بکە ئەوە نیاز خراپیە ئەبن دەمەوێت لەو بەرنامەی تو هەموو حەقیقەتەکان بڵێم کە بەداخەوە دەبێت برادرانی ئێمە لێرە تی بگەن ناکرێ هەتا ئەمە هەر شت بە ئەوەندە وەرنەگرین تەنها تەماشای زمانی خەڵک بکەین دەبێت تەماشای ئەفعالی خەڵک بکەین دەزانی ئەنجا تعلیماتی تەنفیزی موازنەیان لە وەزارەتی دارایی ستاندوێتەوە بردویانە لای خۆیان بە کەیفی خۆیان ئینجا تەغیراتیان تێکردەوە تاخیری دەکەن دەینێرە مەجلیس شۆڕای دەوڵە و نازانم شتیوانیە لە دنیا کاکە من 10 ساڵ بریکاری وەزارەت بووم لە حیاتی تعلیماتی تەنفیزی موازنە نەچوویتە مەجلیسی شۆڕای دەوڵە نەچوویتە ئەنجومەنی وەزیران ئەمن سەرۆکی لیژنە بوومە تەواو ئەم تعمیمی کە دەیان هینا تەوقیعمان دەکرد و تعمیممان دەکرد ناکرێ ئەتوو بودجە چەند لە مێژە ئەوە کرایە ینی نەشر کرایە لە وەقای عێراقی وەڵا تعلیمات دەرنچووە ئەخشتیوە ینی ئەوە ئەگەر شەڕ فرۆشتنە تەوان هەندێ مەرامی تایبەتی خۆیانیان تێدایە بەڵام حەزەکەم جەنابەت بزانی و خەڵکی تریش بزانن لۆ خۆیان ئێستا بودجە جێبەجێ دەکەن حەزەکەم بزانی ڕاستە تعلیماتیان دەرنەکردیە هێشتا تعمیم نەکردیە بەڵام لۆ خۆیان ئێستا بودجەیان جێبەجێ کردیە بەڵام لۆتوونە لەبەرەوەی وڵات تعلیماتمان دەرنەکردی سیرکە تەماشەی ینی وەزعەکان بکە برادرانی ئێمە دەبێت ئەو حەقایقانە تێ بگەن ئەمن مردم هەندی حەقایقیان لۆ ڕوون بکەمەوە هەر فایدەی نییە نازانم مۆزۆ چییە ئەنجا کاکە حەکیم هاتیە ئەو غەدری دووەم کە لە هەرێمی کوردستان دەکرێت هاتیە باشە ئۆکەی ئەتوو کاکە 906 ملیارت هەیە لە بودجە هی مەعاشات با بڵین ئەو 906 ملیارە قەیدی ناکە ئێمە مەعاشتان لۆ دەنێرین موچە دەنێرین بەڵام بە گوێرەی ئەو معلوماتی کە ئەتوو دایتە من ینی هەرێمی کوردستان دایتە بەغدا ئێوە مانگانە 308 ملیار 308 ملیار داهاتی ناوە خۆتان هەیە باشە ئێمە 308 ملیارەکە لە 906ەکە دەبڕین دەبینتەوە 598 تان دەدەینێ 308ەکەی کەلای خۆتانە بیخەنە سەری و موچەی خەڵک بدەن باشە کاکە ئەو تەماشای ئەو غەدرە گەورەکە کاکە حەکیم ئەتوو مادامی اعتراف بە 308 ملیارەکە دەکەی کە با بڵێن ئیراداتی ناوەخۆی غەیری نەوتیە و نەوتەکەشمان تەسلیمی جەنابەت کرد و تەواو ڕۆیش نەوتەکە لە دەست ئێمە نەما باشە لۆ 308 ملیار لە موچە کەم دەکەیەوە لۆ لە حسەی من کەم ناکەیەوە مەفروزە تەماشی برادرانی ئێمە ئێستایش لەسەرەوە بکەن کاکە تووەرە موازنەی تەشغیلیە من باسی کۆی موازنە ناکەم بەڵام موازنەی جاری کە بە عمومیەت لێرە پێی دەگوترێت تەشغیلی موازنەی تەشغیلی من چەندە 13 تریلیۆن و شتێک کە تەقسیمی 12مانجی بکە تریلیۆنێک و شتێک دەبی 306ەکە لەوێ ببڕە و باقیم بدرێ وایە یان ناکاکە ئەتو لۆ لە موچە دەمدەیە ئەتو مادامی اعترافت بە 308ەکە کرد لە حسەی من حسەی تەشغیلی نەک بودجەی
استثماری قەیدی ناکات تعلیمات تەنفیزی موازنەت جارێ دەرنەکردیە ناتەوێ موازنەی ئیستیسماریم بدەیە دیسان دەتەوێت غەدرێکی تریشم لێ بکەی ئۆکەی ئەوەشم هەر قبولە هەندمان غەدر قبول کردیە لۆیە گەیشتینە ئەوڕۆ ئەوەندەمان هاوار کرد بەفکرد دێ کورە ئەوە غەدرە قبولی مەکەن هەر قبولمان کرد کورە ئەوە مەکەن هەر قبولمان کرد هەتا گەیشتینە ئەوڕۆ باشە ئەنجا سیر کە ئەوە دیسان غەدرێکی گەورەیە کاکە حەکیم کە لە هەرێمی کوردستان کرا ئەتودەی 906ەکە کاکە 906 نییە من ینی حسەی من تریلیۆنێک و تقریبان نزیکی 150 ئەوەیە 306ەکە لەوێ بڕە باقیەکەم بدێ ئەوانە هەمووی نیازپاکی پیشان دەدا کە هیچ نیازپاکیەک لە بەغداوە بەرامبەر بە هەرێمی کوردستان نییە باشە کاکتۆر بەڵێ ئەو نەبوونی نیازپاکیە لەگەر جەنابەت ئەمن ئەوڕۆ باسم نەکردیە پێشی 8 مانگ زیاتر باسمان کرد بەڵام برادەرانی ئێمە لی تێناگەیشتن برادەرانی ئێمە بەداخەوە خاصەتەن ئەوانەی کە لە بەغدا بوون سەرکردایەتی سیاسیان لێرە بە غەڵەت تێدەگەیاند کاکە ئەوە حقەتەکانە دەبێ بیزانن ئومێدەوارم کە استیفادە لەو حقەتانە بکەن کە من هەندێکم باس کرد ممکنە مەزال نەبی هەموو شتێک باشە کاکتۆر بڵێن ئەگەر بەغداش بە تاوەتی ئەو بڵێن جارێ بودجەکەی نەناردووە بەس ئەو 598 ملیارە لەگەڵ داهاتی ناوخۆ بەشی موچە ناکە کە ئەوە بە 12 ڕۆژ بە 11 ڕۆژ لیستی موچە ڕابگەێنرێ سەرنجت لەسەرەوە چی بوو ئەوی لە سەراسی ناوخۆی کوردستان نابەتەکید خەتای برادرانی ئێمە بووە ئەوان بە بەغدایان گوتی ئێمە مانگانە 308 میلیارد خۆ لە چیان هینایە ئەو معلومەیە ئەوان گوتیان ئێمە 308 میلیارد دینار داهاتی نانەوتی ناوخۆیمان هەیە کەواتە بەڵێ ئەگەر بە گوێرەی هەر معلوماتی خۆیان بی بەڵێ بەشی موچە دەکا 598 زائد 308ەکە ئەوە کردی 906 میلیارد و موچەکە درا بەڵام نازانم ئەو کێشانە بە حقەت لۆ دروست دەبی لێرە لۆ کێشەی تێدەکەوی ئەوە مەوزوعشی ترە بەڕێی من بەڵێ بە 598ەکە زائد ئەو داهاتی نانەوتی بەڵێ دەکرێت موچە بدرێت بەڵام دەبێ بگەڕینەوە سەر ئەسلی مشکلەکە کە غەدرەکە ئەسڵەن غەدرە و نابێ ئەو غەدرە قبول بکرێەوە تاکەی ئێمە غەدر قبول بکەین بەڵێ دەتوانرێت چی بکرێت کاک دکتۆر ئێستاگەر یاخود بودجەکە بە تاواتی ئێستا ڕێنمایی دەڵێن سپەی گوایە دووشەمە بڵاو بکرێتەوە ئەو کاتە هەرێم بەبێ گلاکردنەوەی داهاتە ناوخۆیەکان ئایا تەواوی بودجەکەی بۆ دێ یاخود حکوومەت هەرێم خۆشی پابند نەکردو بۆ نەم لە 400,000 بەرمیل بە داهاتی نانەوتی اینجا بە قەرزەکانی TBI بە ئەو 400 میلیارانە بداتەوە کە وەکو سولفە هاتووە بەڵێ کاکە حەکیم تەوان کۆی بودجە چ لە مەبلەغ و چ لە مادەکان غەدری زۆر لە هەرێمی کوردستان کرایە و برادەرانی ئێمە لێ ڕازی بوون و چەپڵەشیان لێدا ئەگەر بە فکردبی پیرۆزباییان لێمان کرد ئەنجا ئەوە جانبەکە جانبی دووەم بەڵێ کاتێک گەیشت کەوتەواری جێبەجێکردن ئەو کاتە دەبێ ئیتر برادەرانی ئێمە بگەنە خۆیان کێشەکان چارەسەر بکەن لەگەڵ بەغدا کێشەکان چییە کێشەکان مەسەلەی نەوتە مەسەلەی نەوت سیرکە من متخصص نیم لە ئەموری نەوتی بەڵام پرسین عیب نییە لە برادرانی خۆمان دەپرسم لەوانەی کە لە نەوت متخصصن دەڵێن کاکە لە 25 سێوە نەوتی هەرێمی کوردستان ڕاوەستایە کە ڕاوەستایە خەتا لە هەرێمی کوردستان نەبووە خەتا لە بەغدا بووە کە ئەو شکایەتی کردیەوە شکایەتەکەی بردیتەوە کە کوردستان نەفت نەفرۆشی باشە کە خەتا لەوان بووە شەریکاتی نەوتی کە ئینتاجی نەوت دەکەن کە ئەو کات زیاتر لە 500,000 بەرمیل ڕۆژانە ئینتاج دەکرا هەندێکی لۆ داخلی بەکاردێت جەناب دەزانی زۆر ئاسان بوو 400,000 بەرمیلەکە بدەیە بەغدا بەڵام بە گوێرەی خوبەڕای نەفڵت کامل لێیانم پرسێ دەڵێ ئێستا ناتوانانی هەرێمی کوردستان ڕۆژانە 400,000 بەرمیل بدات لۆ چونکە لەو فترەوە کە ئینتاج ڕاوەستایە شەریکاتی نەوتی زۆریان مەسەلەن حتا زۆریان مۆزەفەکانی خۆیان دەرکردیان و زۆریان ناتوانن ئێستا ئینتاجی نەفت ناکەن تا ئەتوو دەگەڕێەوە سەر 400,000 بەرمیلەکە ئەوە ئیشێکی فەنیە ئیشی من نییە بەڵام فەنیەکان وا دەڵێن ئیشێکی فەنیە تا دەگەڕێەوە سەر 400,000 بەرمیلەکە جارێکی تر کاتت پێویستە کەواتە حکوومەتی عێراقیش ئەو حقەتە خۆیان دەزانن ئەگەر خۆیان لە جێلینە دەرخۆوانیش وەزارەتی نەوتی عێراقی پڕی خوبەڕای نەوتە وایە ئەوە جانبک جانبی دووەم ئەتوو ئاعترافت کرد بە 308
ملیار دینار مانگانە داهاتی نانەوتی مادام ئەو مانگە بڕیت کەواتە بەغدا اعترافی کرد کە 308 ملیارە وایە کەواتە ئێستا هیچ کێشەیەک لە گۆڕێ نییە ئەگەر هاتوو تعلیماتی تەنفیزی موازنە دەرچوو هیچ کێشەیەک لە گۆڕێ نییە کە حەسەی من چەندە لە موازنە لە تەشغیلی چاوت لێبی چونکە ئیستیسماری تەقسیمی 12 مانگ ناکرێت ئیستیسماری جودایە ئیستیسماری دەبێت پرۆژە تەقدیم بکرێت لەلایەن وەزارەتی پلاندانانی هەرێمەوە تەنسیق بکەن لەگەڵ وەزارەتی پلاندانانی بەغدا ئەنجا مەشاريع تقدیم بکەن ئەنجا ئیستیسماریەکە وەرگرن ئیستیسماریەکە فەرقە بەڵام تەشغیلیەکە کە زیاتر لە 13 تریلیۆنە بەڵێ ئەوە دەکرێت لەمە دوات تەقسیمی 12 مانگ بکرێت مانگانە چەندە 308 ملیارەکەی لێ بڕن و باقیمان لۆ بنێرن ئەو وەختە هیچ کێشەیەک لە هەرێمی کوردستان نامێنی و دەبێ برادرانی مە دیسان پێداگری لەسەرەوە بکەن ئەو مەوزوعە دەبێت لە مانجی چوارەوە جێبەجێ بکرێت نەک لە ئەوڕۆوە چاوت لێبی چونکە ئێمە لە مانجی چارەوە نەوتەکەمان لە 25 سێ ڕاوەستایە بڵێ یەکی چار مانجی چار ئیتر دەبێت داوای مانجی 4 و 5 و 6 و حەوت بکەن مانگەک جوزەکی هاتیە جوزەکی متەبەقی لەگەڵ سێ مانگ دەبێت زوو بکەونە خۆیان و ئەو کێشەیە چارەسەر بکەن وئیلا بەڕاستی وەزعەکە خۆش نییە بە وەزعی کە ئێستا هەیە باشە بەس کاکتۆر بەڕێزت پێشتر کە بریکاری وەزیری دارایی بوویت تەیف سامی کە ئێستا وەزیرە بەڕێوەبەرێکی گشتی بوو بەڕێوەبەری گشتی بووجە هیچ قسەتان لەگەڵ نییە قسەیەکی خێری لەگەڵ بکەن لەبارەی ئەوەی کە پەیوەندی بە دەسەڵاتی وەزیری داراییەوە لەبارەی پشکی هەرێمەوە قسەی خێرمان زۆر کردیە کاک حەکیم بەڵام لە عێراق سیاست پەیڕەو دەکرێت شت لە دەست وەزیر نییە ئەتوانم بڵێم زۆر جار شت لە دەست ڕئیسی وزەراش نییە سیاسەتێکی گشتی هەیە وەرەقەیەکی عمل هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت شخصێک و دوو شخص ناتوانن بیگۆڕن بە ئاسانی ممکنە لە هەندێک شتی بەسیط بتوانن ئاسانکاری بکەن بەڵام حەز دەکەم بزانی کە ڕئیسی وزەرا بە تەواوی مسەیتەرە لەسەر خودی وەزارەتی داراییش سەرۆک وەزیرانیش دەسەڵاتی نێوە سەر وەزارەتی دارایی نه سەرۆک وەزیران دەسەڵاتی تەواوی لەسەر وەزارەتی دارایی هەیە وام گوت بەڵام خەڵکی تریش هەیە لە سەروی سەرۆک وەزیرانەوە ئەزانی وإلا ئێستا زۆربەی ئەسڵ هەندێک دەسەڵات هەیە هی مدیر عامی یەکێک لە دائیرەکانە ڕئیسی وزەرا لۆ خۆی بردیە یعنی ئەزانی دیسان دەگەڕێمەوە سەر ئەوەی پلان هەیە پلان کاکە با کوردیواری خۆمان برین باشە پێش 8 مان کە پلانێک هەیە بە فکرت دێ پێتم گوت پلان هەیە پلانەکە ئەو جارە زۆر لەسرە خۆیان بە نەفسێکی زۆر درێژ جێبەجێ دەکەن بەرامبەر بارێمی کوردستان وە خطوە بە خطوە یعنی پایە بە پایە عەجەلەیان نییەوان ئێمە مستاجلین لە بەرەوەی وەزعمان خراپە دەربوچەنیە و پارە نییە بەڵام ئەو نا کڵاوەکەی لێقیت کردیتەوە لۆ خۆی لێ دانیشتیە و سەبر کێشت لۆ دروست دەکات کێشەی تریش بەڕێوەیە تاوان چی تێدا کاکتۆر ئەو بەرنامەی کارێکە جەناب دەڵی دەمێک ئامادەکراوە زۆرن بەڵام شێواش جێبەجێ دەکەن ناکرێت لە تەلەڤیزیۆن و لە وەسایلی ئەلام پیا و باسی هەموو شتێک بکات زۆرن و من کاتی خۆی هەندێکیانم باس کرد بەڵام شتی تر هەیە ممکنە ئەوان بە تەواوی ئیش دەکەن لەسەر مەسەلەی لاوازکردنی هەرێمی کوردستان بەزاندنی سیادەتی هەرێمی کوردستان بچووکردنەوەی هەرێمی کوردستان و لە کۆتایی بەداخەوە دیسان دەڵێم زۆر ینی ئینسان گریانی دێت لۆ خۆی لۆ وەزعا نەمانی شتێک بە ناوی هەرێمی کوردستان دەگاتە و ڕادەیە کاکتۆر چووکە لە دەستور باز دەوەکرێ هەرێمی کوردستان وەکو قەوارەیەکی دەستوری بە دەستور چەسپێنراوە ئەوە دوور نییە ئەو پرسە ئەمن نەمگۆ کاکە حەکیم ناڵێ فەوران نا ئیشەکە وایە سەبر وات لێ دەکات سەبر ێواش نەفەسیان درێژە ئێستا وەکو جاران نییە نەفەسیان کوردبی و کاتێ شامان تێبگرن نا نەفەسیان درێژە بەڵێ ئێستا ئەوەی کە دەبینی مامەڵە وەکو بڵێن لەگەڵ حکوومەتی هەرێم وەکو پارێزگایەک دەکەن ئێستا وایان لێ دەخوێنرێتەوە وەڵا لە جانبی مالی ئەگەر تەماشای بکەی وای لێ هاتیە تەبان لە جانبی مالی وای لێ هاتیە بەداخەوە زۆر بەداخەوە باش کاکتۆرەوە پەیوەندی بە خودی ناوخۆی دەسەڵاتدارانی هەرێم پەردە دەسەڵاتدارەکانەوە نییە کە لێرە
ناکۆکی هەیە، گەندەڵی هەیە، ئیدارەدانێکی باشی داهاتەکان نییە، ناکۆکی سیاسی هەیە، ناکۆکی ئەمنی هەیە. کاکە حەکیم ئەمن نەک 8 مانگ پێش ئێستا 2-3 ساڵیش پێش ئێستا لەگەڵ جەنابەت قسەم کردیەوە تومە دائیمەن نەیارەکانی کورد هەمیشە ئیستیفادیان لە چ کردیە خاڵێکی زۆر بهێم ئەو ناکۆچیانەی کە لە بینی هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەیە هەمیشە پێشتر هێزی سیاسی نەبووە هۆز هەبووە جەنابەت دەزانی قەبائیل و عەشیرەت هەبوونە ئیستیفادەیان لە ناکۆچی لە بینی ئەو عەشایرانە دەکرد دائیمەن نەیارانی کورد ئێستا ئیستیفادە لەوە دەکەن ئەیانی ئەزانێ ئێمە زۆر لە مێژە هاوار دەکەین کاکە یەکگرتووی کورد تاکە ینی یەکەکە لە چارەسەرە هەرە مهمەکان کە دەبێت ینی کورد یەکگرتوو بیت ئەگەر کورد یەکگرتوو بە تەسەووری من ئەگەر کورد یەکگرتوو بیت دەتوانی ئەو پلانەی کە باسم کرد ناتوانی پوچەڵی کاتەوە بە تەواوی بەڵام دەتوانی بربەستی لۆ دروست بکات دەتوانی ڕێگری لێ بکات لە تەنفیزکردنی زۆر خاڵ لەو خاڵانەی کە لە مێشیانە لەوەی تەنفیزی بکەن جێبەجێ بکەن لەسەر ئێمە بەڵام بەتەکید ئێمە نابێت گلەیی لە نەیارانمان بکەین ئێمە دەبێت پێشکی ئەوەی گلەیی لە خەڵکی تر بکەین ئەوان نەیاری ئێمەن تەواو یعنی چ لە نەیارێک تەوەقع دەکەی بەڵام دەبێت گلەیی لە خۆمان بکەین پێشەوە زۆربەی هەر زۆری ئەو مشکلانی کە ئێمە تووشی بووین خەتای خۆمانە کاکە لاوازکردنی کورد لە بەغدا خەتای چێ بووە خەتای بەغدا بۆ یان خەتای خۆمان بووە کە کوردمان لاواز کرد بەو شکلە لاوازی کە ئێستا هین لە ژیان ئەمن لە دوایی ڕوخانی ڕژێمەوە تا ئێستا کوردم بەو لاوازی کە ئێستا لە بەغدا هەیە نەدیتە قەت بە هیچ نەوەک خەتای چێەوە خەتای وانە یان خەتای خۆمانە کە نەمانتوانە خەڵکی بەهێز وەزعێکی باش لە بەغدا دروستکەین یەکگرتوو بین لە بەغدا حزبەکان هەموو یەکدەست بن لە بەغدا کاکە ئەو زمانەی کە یەکدەست بووین زۆر شت یانویزبی کە نیانەتوانی جێبەجێ بکەن ئەو زمانەی کە خەڵکی بەهێزمان هەبوو لە بەغدا زۆر شت لە مەجلیسی وزەرا خۆ من لە مەجلیسی وزەرا بوومە دائیمەن ینی وەزیری مالیە حازر بووبی یان حازر نەبووبی لە مەجلیسی وزەرا ئەمن تاکە وەکیل بوومە کە هەمیشە حازر بوومە لە مەجلیسی وزەرا زۆر زار وشتیانەشت بکەن بەڵام یەکگرتووی کورد وەزیرەکانی کورد نایبی ڕئیسی وزەرای کورد وای کردیە کە نەتوان ئەو شتانە بکەن بەداخەوە ئێستا شتمان بەسەر عەبر دەکەن و ئەمە مەمنونین لە بەغدا ینی ئێمە لە مفاوەزات تێکەوتینە ئەوان پاشگەز نەبووینەوە بەڵام ئێمە نەمانزانیە مفاوەزات بکەین ئەوە مشکلەی ئێمەیە ئەنجا خەتایت بەتەکید خەتای خۆمانی تێدایە و ئێستاش بەڕاستی پێت بڵێم کاکە حەکیم ینی هەموو کوردەك ڕجا لە حزبە سیاسیەکان دەکات یەکگرتوو بن چونکە ئەگەر یەکگرتوو نەبین شتی زۆر خراپتریشمان بەسەر دێت بەڵام ئەگەر یەکگرتوو بین دەتوانین پێشگیری لەو شتانە بکەین کە ئەوان دەیانەوێ بەسەر هەرێمی کوردستاندا بیسەپێنن ئەوە خاڵێکی زۆر زۆر مهمە خاڵی دوم دەبێت خۆمان لە بەغدا بەهێز بکەین چونکە شەڕی ئێمە تەواو کەوتە بەغدا و شەڕی ئێمە شەڕی چەک نییە شەڕی ئێستا شەڕی علم و فەن و زانین و عەقڵ و منطقە ئێستا لە بەغدا لۆیە دەبی بزانین چۆن شەڕی خۆمان دەکەین لە بەغدا باشە ئەو دوو خاڵە زۆر زۆر مهمە دەبێ ڕاچاوی بکەین و ئیلا خوا نەخواستا شتی تریش بەڕێوەیەوە ممکنە تووشی مەشاکلی تریشمان بکەن باشە بەس کاکتۆر ئەوەی کە بەردەوام باسیەک ڕێزی دەکرێت تا لە ناوخۆی دارەدانێکی باش نەبێت دابینکردنی خزمەت گوزاری نەبێت عادالەتی کۆمەڵایەتی نەبێت بەدی دێت چونکە سەنیگەرانێکی زۆری هاوڵاتیان هەیە ئەگەر حکومڕانێکی باش و تەندروستمان هەبێت بنەمانیە بۆ ئەو یەک ڕێزیە لەسەر راستی پەیوەندی خەڵک و حکوومەت پەیوەندی حیزبە سیاسیەکان بەتەکید کاکە حەکیم سیرکە ئێمە زۆر جار ئەزانی کووە بەداخەوە وامان لێ هاتیە مەساڵحی شخصی یان مەساڵحی حزبی کەوتوتە سەروی مەسلحەتی کورد و مەسلحەتی هەرێمی کوردستان ئێمە خۆمان حکوومەتی هەرێمی کوردستانمان زەعیف کردیە لاوازمان کردیە قەزدم حزبە سیاسیەکانە نە ئەمنوت و لۆی ئەمنوت و توش نەوی نا ینی حزبە سیاسیەکان وایان کردیە کە حکوومەتی هەرێم لاواز بی حکوومەتی هەرێم خۆشی بە حقیقەت بەڕێی من بە ئەوەڕێی شخصی منە نەیتوانە ئەو خەڵکە باشانە بنێریتە بەغدالەوەی بتوانن بەرەنگاری ئەو کێشانە ببنەوە بە علم و بە منطق ئەوەش دیسان کێشەی ترە بەتەکید خۆ ئێمە لە هەرێمی کوردستان زانی هەندێک برادر قسەی وا دەکەن دەڵێ ئێمە ئەگە لە کوردستانی کێشەمانەبی دەبێت لە بەغدا یەک
دەنگ بین و یەکگرتو بین بەڕێی من ئەوە منطق نییە نەخێر منطق ئەوەیە کە ئێمە دەبێت یەکەم جار لە کوردستان بەیەکەوە بین هەر کێشەیەکمان هەیە لە کوردستان دەبێت بیخینە سەر مێزی گفتوگۆ برایانە چارەسەری بکەین ئێمە ئەو کاتێک کە لە کوردستان ئینجا یەکگرتو بووین ئەو وەختە دەتوانین لە بەغدا و لە هەموو جێگایەکی یەکگرتو بین لۆیە بە تەسەووری من سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان دەبێت غەمی یەکەمی ئەوە بیت یەکگرتووی کورد بپارێزی بەڵام یەکگرتووی کورد بە قسە نا بە فعلیش یعنی یەکگرتووەکە هەروەکو باست کرد ئیدارەی خۆمان چاپ بکەین وەزعی خۆمان لەناوە خۆمان چاپ بکەین هەر تەماشای کاکە حەکیم تەماشای ئەو تەقریرەی پشکنەری گشتی ئەو بفەتش عامی ینی ئەمریکا بکە کە داڵەتە کۆنگرێس بەڵێ تەماشی خاڵەکان بکە چمان پێ دەڵێت یعنی باشە لۆ ئەو هازەعیف ببین و ئەمریکیەکان ئەو وەختە بڵێن کاکە وڵات دیارە ئەوانە بەکەلک نایە با پشتگیریان نەکەین چیتر لۆ ئامان لە خۆمان کردیە ناوی سوال لە خۆمان بکەین بخوینەوە تەقریرەکە والله ئینسان کە دەخوێنیتەوە شەرم لە خۆت دەکەی باشە لۆ ئەمە بەدەستی خۆمان وامان لە خۆمان کردیەوەی لا ئەو حقایقەکانی نووسە وایە بەڵێ باسی ناکۆکی سیاسی پارتیویچێتی دەبێت چارەسەر بکرێن ئەو خاڵانە دەبێت چارەسەر بکرێن باڵ زۆر تا کاکتۆر بەس ئەوەی کە پێوەستە بە موچە ئێستا کاتیشمان کەماوە سوپاس دەکەی مادومان کردی پێوەستە بە موچەوەکو موچە خۆران بۆ مانکانی داهاتوو دڵنیایی هەیە موچە بە تاواتی بێت یعنی کێشەی موچە چارەسەر بکرێت ئاوا لە یەک دوو ڕۆژ موچەدا بەش بکرێت و ئەو وەفد وەفتکاری نێمێنێت ئەگەر بە شکلێکی عام تەماشای بکەی تەماشای خۆی دووشت هەیە ئەگەر بە شکلێکی عام وا تەماشای بکەی ئینشاءالله بە تەسەووری منیشا موچە مشکلەی لۆ نامێنی بەڵام بە شەرتێک برادەرانی ما زیاتر بچنە پێش خەڵکی پسپۆر لەگەڵە خۆیان ببان لۆ ئەوەی بتوان قەنەعات بە جانبی عێراقی بکەن چکە جانبی عێراقی حەزەکەم بزانی خەڵکی خراپیش لە لیژنەکە هەیە بەداخەوە ینی برادەرانی من نەیانتوانیە ینی با بڵێن ئەزانی تەفاوز گفتوگۆ و دانوستان پیاوی خۆی هەیە کاک حەکیم بەڕاستی پیاوی خۆیەوێت ینی دانوستان هەر شتێک نییە تو هەر کەسێک بنێری بتوانانی دانوستان بکە دانوستان فەنە دانوستان چۆنیەتی تەسیرکردنە لەسەر ئاخەرین دانوستان ئەوەیە کە تو چوەخت داواکاریەکەت بەرز دەکەیەوە چوەخت لە چێ دەیە خوارێ لە چێ ینی دانوستان فەنە کاکە جان هەر کەس ناتوانانی دانوستان بکە با ئەمن پرۆفیسۆر بم و دکتۆرام هەبیت بەڵام ممکنە برادێکی سیاسی بە کەلۆریۆسی هەبیت یان لە خەریجی عەدادیە بیت زۆر لە من جوانتر دانوستان بکاتە زانی دانوستان فەنە سیرکە ئەمە لە هەموو دانوستانەکان تێکەوتینە کەواتە دەبواە دەرس وەرگین کەواتە دەبی بزانین کە ئەو شتێک کە دەیکەین ڕاست نییە ینی دەبی ئەو غەڵەتانە ڕاستکەینەوە ئەزانی ئێمە چەند لە مێژە هاوار دەکەین چەند لە مێژە گڵۆپی سۆر پێ دەکەین چەند لە مێژە تەنبیه دەدەین بەڵام بەرەزەڕیاتی بارۆر ناگیرێت دایمەن دەڵێم ئێمە مەفروزە لە هەرێمی کوردستان دەستگایەکمان هەبیت ینی معهدێکی سیاسی یا دراساتی سیاسی دراساتی استراتیجی موحد نەک پارتیەکی هەبی و یەکێتیەکی هەبی نەخێر حکوومەت هەرێمی کوردستان هەیبیت هەموو ئەو قسانەی کە لە بەغدا دەردەچن یان لە هەر جێگایك دەردەچن جوان تەحلیل بکرێت شی بکرێتەوە بزانن ئەوە چ فکرێکی هەیە مستەقبەل چ دەوێت چیە دەوێت بکات ئێمە چۆن بەرەنگاری دەبینەوە ئەزانی ئێمە ئەو شتانەمان نییە بەداخەوە تەماشای کە ئێمە هەرشت بە هەرەمەکی وەردەگرین و وەڵی محەممەد شیع سوودانی کوڕێکی چاکە و کوڕێکی باشە و دوو قسەی خۆشی لۆمان کرد و یەک دوو جار فرمێسکی لۆمان ڕێژ بەڵام نازانین لە دوای پەردەوە چمان لەگەڵ دەکات ئەنجا ئومێدم زۆرە کە ئینشاءالله زۆر شکەستمان خوارد هەتاوەکو ئێستا زۆر غەدرمان لێکرای هەتا ئێستا ئومێدم زۆرە کەوانە ببنە دەرس لۆمان و دەرسی لێوەرگرین ئینشاءالله لۆ مستەقبەل باشە کاکتۆرچەند پرسیارێکتر بە کورتی سوپاس دەکەم سەبارەت بە یاسای پرۆژە یاسای نەوتوغاز کە ئێستا گفتوگۆی لەسەر دەکرێت ئێمە پێشتر چەند مانگێک لەمەوە بەر 6 مانگێک لەمەوە بەر بەرنامەمان لەگەڵ بەڕێز کردوتە دواز لە پرۆژە یاسای نەوتوغاز بێنن بەرپرسانی هەرێم مەبەسمە ئێستا شەمان بۆ چوونت هەیە باڵێ 100% واللهی کاکە حەکیم پرۆژه یاسایەک دەردەچیت ئەوەی نەوتوغاز من دیسان دەڵێم دوێنێش بەڕووداوم گوت قسەکەی من تەزیرکەن تاریخەکەی و سەعاتەکەی و دەقیقەکەی پرۆژه یاسایەک دەردەچی ئێستا ئێمە دەستیان بەستینە ئەو کاتە پێشمان دەبەستنەوە
هەر هیچمان تێناهێ لە نەزانێ ئەوە مەدروسە مەوزوعەکە ئەزانێ لۆێ ئەمن بە تەسەووری من قەت و قەت پرۆژە یاسایەک دەرناچی کە لە مەسلحەتی هەرێمی کوردستانی نەخێر پرۆژە یاسایەک دەردەکەن بە تەواوی قفلت دەکەن لۆێ ئەمن ئەو ترسەم هەبوو پێشی 6-7 مانگ باسم کرد ئێستاش هەمان ترسم هەیە و متاکیدیشم کە بە هەمان شێوە دەبیت. باشە کاکتۆر سەبارەت بە دۆلاریش خەڵک زۆر چاوەڕێەوە بوو کە دۆلار دابەزێ ئەوەندەی کە بەڕێزت خوێندنەوەت هەیە دۆلاری سەر لە بینی 150 ئەو دەوروبەر یاری دەکات هیچ پلانێک هەیە بەم زوانە دابەزێنرێت و بێتەوە کاریەوەش کە گۆڕانکارێک لە بازار ڕوودات. کاکە حەکیم برادرانی بازار زۆر جار بە ئەو برادرانەی لای من ئیش دەکەن پێیان دەڵێن کاکە بە مامتان بڵێن قسەی خۆشمان لۆ بکابرێ دۆلار دادەبەزیان ئەوە دەبیلەوەی بازارمان بجوو لێ شتێک ببی حقەتەن پێشی یەک دوو مانگە جەجەنا بدووی نازام کامە تەلەڤیزیۆن بوو ئەو هەمان سوالی لێم کرد جوابەکەی من ئەوە بوو وتم نەخێر دانابەزی لۆ دانابەزی لەبەر ئەوەی گەورە سیاسیەکان لەسەر تاسەری عێراق دەستیان هەیە لە مەسەلەی سپیکردنەوەی پارە لە مەسەلەوەی تەهریبی دۆلار ئەو گەورە سیاسیانە گەورەترن لە حکوومەت ئەتوو محافزی بەنکی مەرکەزیت گۆڕی محافزەکی ترتینە ئێستا ئەو کاتی بەسەلە کوردەکەی ئەڵێ خۆزگەم بە کفندز ئەو کا 147 و 146 شتی وا بوو ئێستا 150 تێپەڕاند لۆ دانابەزی چونکە نە محافزی بەنکی مەرکەزی نە حکوومەتی عێراقی ناتوانی ئەو ڕێگە کارە علمیانە بگریتە بەر لۆدابەزینی با بڵێن ئەو بەرزکردنەوەی عەفوان بەرزکردنەوەی نرخی دیناری عێراقی ناتوان و ئیلا زۆر ئاسانە باوەڕ بکە کاکە حەکیم ئەوەندە ئاسانە بەرزکردنەوەی نرخی دیناری عێراقی نەبیتەوە بەڵام گەورە بەرپرسەکان دەست و پێی حکوومەتیان گرتیە وایان لێکردینە مادام کە نەتوان ئەو ئیشە بکەن مادام حکوومەت نەتوانی ئەو ئیشە بکات و ئەسیری گەورە قاچاقچیەکانە کەواتە دانابەز بەو شکلی کە ئەمە دەمانەوێت دانابەست. بەڵێ ئێستا بەسکەکتۆر حەزمە کرد قسەیکی خۆش بکەم بەڵام ئەوە حەقەتەکەیە. بەڵێ بە سەبارەت بە پێدانی دۆلاریش بۆچی ڕێکارەکان زۆر ڕوونین بۆ هاوڵاتیانەی کە دۆلاریان پێدرێ ئەوانەی کرە دەرەوەی وڵات بازرگانە یاخود گەشتیارە ڕێکارەکان زۆر ڕوونن ئایا بۆنم لە کوێوەری بگرێ ئایا چۆن وەری دەگرێت یاخودەوەی کە بە وشکانی دەڕوا بە ئاسمانی دەڕوا شمولی دەکات ڕێکارەکان ڕوونن ڕێکارەکان ڕوونن بەڵام ڕێکارەکان ناخرێنە واری جێبەجێکردن حەزەکەم ئەوە بزانیان ڕێکارە ئەساسیەکان نەخێر کابراایەک لۆ خۆی سەفەر دەکا بەڵێ لۆ ئەوە فندەقەک دەگری و شتێک دەکڕی پارەکە بە 134 لۆی حساب دەکەن دۆلارەکە بەڵام ئەتوو ئەمن باسی گەورە با بڵێن قاچاقچیەکان دەکەم ئەو خەڵکانەی کە دەستیان هەیە لە سپیکردنەوەی پارە و لە تەهریبی دۆلار ئەتوو مادام نەتوانی بەرەنگاری ئەوانە ببیەوە بالۆ بچووکەکان شتێکیش بکەی هەر ئەوە چارەسەر نییە چارەسەرەکە لەسەر هەیە. باش بەدوا پرسیارم مادومان کردی بە کورتی بۆ موچە خۆران دەتوانی شتێکی دڵخۆشکاریان پێ بڵێ بۆ مانگەکانی داهاتوو بۆ خەڵکی ئابووریەوە ئینشاءڵڵا بە تەسەووری من ئینشاءڵڵا ئەگەر تعلیمات تەنفیزی موازنە جێبەجێ کرا ینی دەرکرا تعمیم کرا ئەو کاتە بودجە جێبەجێ کرا حکوومەتی ئەگەر برادرانی ئێمە تۆزەکیانی حرەکە بکەن هەتا ئەگەر حکوومەتی عێراق نیاز خراپیشی هەبی مەسەلەی موچە بە تەسەووری من نەخێر چارەسەر دەکرێت ئینشاءڵڵا و مشکلەی نابیت بەڵام حکوومەت گرفتی لۆ دروست دەبی لە سێکتەرەکانی تر. بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر فازڵ نەبی مادومان کردی سوپاسیان بەدەبوون دەکەین کە لە هەولێرەوە لەگەڵ مامی سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم پاکان.